دژمنان و ناحەزانی ئیسلام دەڵێن ئەوانەی کە ڕقیان لە ئیسلامە، ئەوانەی کە ڕەخنە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە ئاینە خۆشەویستەکەمان دەگرن، پێیان دەڵێن دینی ئێمە، ئاینی ئێمە، بەرنامەی ئێمە زۆر لە ئێوە زیاتر ڕێزی لە ئافرەت گرتووە. بەڵام ئاینە پیرۆزەکەی ئێمە نەک عورف و عادەت و ڕەفتاری مسلمانان، ئاینەکە دەڵێن ئیسلام نەک مسلمانان. ئافرەت کاتێکە دایکە بزانین ئیسلام چۆن باسی دەکات، ڕێز و حرمەتی دایک کە ئافرەتە لە ئیسلامدا چۆنە و لای بێدینەکانیش چۆنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەیەکی فەرموو ئاگاداری بە خزمەتی پێیەکانی دایکت بکە، ئیلزەم ڕیجلەیها فەثەمە الجەنە، خزمەتکاری دایکت بە، ئاگاداری دایکت بە خزمەتی پێیەکانی بکە، چونکە پێ دایک بەهەشت لە ژێر پێیدایە. واتە ئەگەر دایکت لێت ڕازی نەبێ ناڕۆیتە بەهەشتەوە، مادەم دایکت لەسەر حەق بێ، نەک لەسەر زوڵم و ناحەق بێ. ئەوەیە ناڵێ دایکت لەسەر حەق بێ و لە تۆ ڕازی نەبێ و تۆش لەسەر ناحەق بی، هۆکارێکە بۆ چوونە دۆزەخی تۆ. ئەمە ڕێزی ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ ئافرەت کە دایکە، بەهەشت لە ژێر پێیدایە. بەهەشت واتە بەنرخترین شت لە ڕۆژی قیامەتە، بەنرخترین ناز و نیعمەت لە قیامەتە کە هەبێ بەهەشتە لە ژێر پێی دایکایە. دایک ئەوەندە بەڕێزە لە ئیسلامدا، ئیسلام ئەوەندە ڕێزی لە ئافرەت گرتووە، بەهەشت کە شوێنی خۆشەویستانی خوایە لە ژێر پێی دایکایە. واتە دایکت ئەبێ لێت ڕازی بێ ئەو دەڕۆیتە بەهەشتەوە. ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، قسەی پێشەوا و قدوەی ئێمە صلی الله علیه وسلم. باشە قدوەکانی ئێوە چی دەڵێن؟ کەسێک لەو کەسانەی کە زۆر بەناوبانگە چاری چاپڵن کە هەمومان فلیمەکانیمان بینیوە ئەکتەرێک بووە. ئەم پیاوە کە مسلمان نییە دەڵێت ئافرەت و سەگ و مناڵ، ئافرەت و سەگ و مناڵ دڵۆڕی بەڕێستان، ئافرەت لەگەڵ سەگا باسەکە. ئەم سیانە سێ ئەکتەری بەناوبانگ و چاکن بۆ فلیم و درامە. ئەوە حرمەتی ئەوانە بەرامبەر بە ئیسلام، بەرامبەر بە ئافرەت، ئافرەت و سەگ و مناڵ باشترین ئەکتەری سینەمان. ئیسلام دەڵێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێ بەهەشت لە ژێر پێی دایکایە کە ئافرەتە. ئەم چاری چاپڵینیش دەڵێ سەگ و ئافرەت و مناڵ باشترین ئەکتەرن بۆ سینەما. کامیان ڕێزی تایە، کامیان حرمەتی تایە؟ ئاینی ئێمە ڕێزی لە ئافرەتان گرتووە ئەی دوژمنانی ئیسلام، یاخود ئاینەکە و ئێوە سەرکردەکانی ئێوە. ئاینی پیرۆزی ئێمە ڕێزی لە ئافرەتان گرتووە دایک ئەبێ خزمەت کرێ لە ماڵەوە. بەڵام ئێوە خانەی بە ساڵە چوانتان بۆ دروستکردن، مسلمانانیشتان فێری ئەوە کرد دایک و باوکیان فڕێدەن بۆ شوێنانە. کێ فێرتانی کرد؟ ئیسلام فێری ئەوتانی کرد خانەی بە ساڵە چوان هەبێ؟ بۆی پیاوێکی بەتەمەن دەڵێ ئەوانەی کە لەگەڵ ئێمەدا دەژین لە خانەی بە ساڵات چوان، ئەڵێ سەتا نەوەتی ئەو پیرەژن و پیرە پیاوانەی کە لەوێن مناڵەکانیان هەمووی شەهادەی بەرزی هەیە، شەهادەی بەرزیان هەیە، بەڵام دایکیان باوکیان فڕێدات و خانەی بە ساڵات چوانەوە لە ماڵەوە دوو لە ڕێی بەڕێستان سەگ و پشیلە بەخێو دەکەن، بەڵام دایک و باوکی خۆیان بەخێو ناکەن. ئەوە ئیسلامە کە ڕێزی چەندی لە ئافرەت گرتووە؟ ئەوەش بێدینی غەربە کە هاتۆتە ناو ئێمەوە. ئێستا پشیلە بەخێوکردن سەقافەت و ڕۆشنبیریە، سەگ بەخێوکردن سەقافەت و ڕۆشنبیریە، بەڵام دایک بەخێوکردن عەشایەریە و نابێت، خراپە، فڕێدە ناو خانەی بە ساڵات چوانەوە. بۆی ئیسلام ڕێزی بۆ ئافرەت داناوە، نەک ئەوانەی کە سەگ و پشیلە بەخێو دەکەن.